گوێگران و تەماشاچیانی خۆشەویست، تا دەیەکانی ڕابردوو وەکو باز دەکرێت شتێک نەبووە بە ناوی ئیسلامی سیاسی و یاخۆت پارت و لایەنە سیاسیەکان ڕێکخراوە سیاسیەکانی کوردی بەو شیوە پێگەوپایەکیان لە هەرێمی کوردستان نەبووە. بەڵام لە هەڵبژاردنەکانی ئەم دوای هەرێمی کوردستانە لایەنە ئیسلامیەکان ژمارەیەکی بەرچاویان بەدەنگ هیناون ببورن بەدەستی ناون و بۆتە جگای نگەرانی لەناو کۆمەڵگای کوردیدا بە تایبەتی لایەنی سکولاری و بۆ تیشخستنە سەر هەندی لایەنی چالاکی لایەنە ئیسلامیەکان شێوەی پەیوەندیکردنیان و هاوپەیمانیان لەگەڵ لایەنەکانی تردا و هەروەها تا چەند کاریگەریان هەیە لەسەر پارێزگارکردنی سیستمی ژیان لە هەرێمی کوردستانە ڕوودەکەنێ لای خانەمە ناهید مکری چالاکی کاروباری سیڤیل و هەروەها ژنان بۆ ئەوەی هەندی لایەنی چالاکی ڕێکخراوە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا ڕوون بکەینەوە. ناهید خانم زۆر خۆشاتن بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆرسپاسان دەکەم کاکدانی زیلان، سلااو ڕێزم هەیە بۆ بیچەرا بینەرانی بەرنامەیەوە. ناهید خانم تۆ چۆن دەڕوانیتە ڕێژەی دەنگی لایەنە ئیسلامیەکان لە هەڵبژاردنەکانی ئەم دوایەدا؟ کاکدانی دەڕاستیدا من پێم وایە بە نسبەت دیارە ساڵانی پێشوو بەختی ئیسلامی گەرایی لە کوردستان هەرەیەک یەکداری ستاندەوە. من ئەوەی دەگەڕێنمەوە بەسەر دوو عاملێکی ناوەکی و عاملێکی دەرەکی. پێم وایە بەشی عاملی دەرەکی شاید تاسیرگوزاری زیاتریشی هەبوو بێەوەی کە دەوڵەتانی ئیسلامی لە دەوروبەری هەرێمی کوردستان بەردەوام مداخلەگەریان هەبوو لە باری سیاسی و دەوڵەتی هەرێمیان ناچار بەوەی کردو کە زۆر کەڕەت پاشگەز بێتەوە لەو بڕیارانەی لانی کەم دەنێ و یاسای بنەڕەتی بە قەولی دەڵانی کوردستانی داوتوتی هێرە جوورێکە دەزانن مادەی 6 لە یاسای بنەڕەتی کوردستانی باس لە جیای دین لە دەوڵەت دەکات، بەڵام لە یاسای دیکەدا دیسانێمە هەمانەکە دەبێ هەر یاسایەک لە کوردستاندا دەڕشترێ لەگەڵ بنەماکانی دینیەک دەواتە دەبینین دوگانەگەی یا دژایەتێکدا خودی یاساکاندا وجودی هەیەوەش پێم وایە دەگەڕێتەوە سەرەوەی کە دەوڵەتی هەرێم ناتوانێت زۆر بە ئیستقلالەوە بەهۆیەوەی کە وا بەستگی ئابووری و سیاسی هەیەدا ناوچەدا تاثیری درستی هەبێ وە بتوانێت بە قودرەتەوە ئەمەل بکە. بشی ناوەکیژەوەیە کە بەخت ئیسلامی بوون لە ناو منتەقەدا وای کردو کە دەریانهای ئیسلامی سەلەفی ئیسلامی شیعەگەری ئیفراطی دەنێو منتەقەدا واتە لە کوردستانیشدا بەشە بگرێرە و جوورێکە پێشتریش دیارە لە ناحیە حەڵەبتەوەوانەمە ئەو بەختانەمان یەکجار دیتەوە پێشی گیراوە دیسان پەرەیستاندۆتەوە بۆ بەشێک لە کۆمەڵگای کوردەواری تحتی تەئسیری ئەو دەریاناتە بەرەو ئیسلامی بوون حەرەکەتیان کردو. ئەو دوو مەبحەسێکمە بگەڕێنینەوە سەر سیاسی ناوخۆی کوردستان ئەوەی دەبینم ئەمەن وەکو ژنێکە لەسەر مەسایلی ناوخۆی کوردستان حساسیەتی تایبەتی هەیە ئەوەی دەبینم کە ئەحزابی کوردی دەنێ و معاملات یا بە دەبستانهایەکی سیاسی دەکەون کە بۆەوەی کە جێپەی خۆیان دەنێ و دەسەڵاتی سیاسیدا بە قەولی دەڵێن جێپیان محکەم بکەن ناچارن کە دەگەڵ داخوازەکانی خەڵکی ئاسایی و داخوازەکانی سیاسی وڵاتانی دەرەوە ڕێک بخەن و بازێکی یەکجار زۆر بە ئیسلام بدەن کە بەداخەوە دەنێو هەڵبژاردنەکانی ئێستای کوردستاندا ئەمەلانی کەم دەبینین 17 کورسی و بەر حزبە ئیسلامیەکان کەوتەوە یەکێ بە گۆڕان وەکو بەشێک لە کارەکانی خۆی دیارە حولی داوەکە هاوپەیمان بێ لەگەڵ حزبە ئیسلامیەکان 28 کورسی وانش کە بەشێکی دەگەڕێتەوە سەر کەسانێکی کە مەذهبین و توانیویانە ڕای خەڵک وەربگرن هەموو ئەوانە و مەترسیە و هشداری بە مەدەداکە. دیارە من دەمهێ ئەوەش ئشارە پێ بکەم کە دەنێو کورسەکانی یەکێتی و یەکێتی نیشتمانی و پارتیشدا هەر بەشێک لەو کورسیانە دراوە بە کەسانێکی کە سەرۆک عەشیرەکانن و سیاسێکە بە مەذهەبێکانن خۆیان مەترسێ بە مەدەدا کە ئیسلامی گەری هەر خەریکە پەرەدەست بێت. ناهید بەس ئایا لایەنە ئیسلامیەکان ئەمڕۆ مەترسیکان هەیە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی پارێزگارکردنی سیستمی ژیان لەو هەرێمەدا؟
بەدڵنیایی مەترسیان دەبێت بەدڵنیایی مەترسیان دەبێت چونکە ئەمن دەمهێوە ئەوەی بڵێم کە بەحث لە ماسی تاک دەکردێت کە بەحث لە ئیستقراری جارنامەی ماسی مرۆڤ لە کوردستان دەکردێت بەدڵنیایی هیچێک لە حزب ئیسلامیەکان هیچێک لە تاکە ئیسلامیەکان شاید بەرژەوەندیان دەخەتەر نەکەوێت چون هەر کەس بۆی هەیە کە بە پێویستەکانی خۆی چ دینێکی دەبێت چ بیرۆکەیەکی دەبێت کاری بۆ بکە بە حولی بدا بە ئازادی بەبێەوەی کە تەجاوز بە حریم ئازادی دیگەران بکە هەڵسوکەوتێ بکە بەڵام بەداخەوە بە پێچەوانی وەی ئیسلامیەکان ئەو مەودایە نادەن بە خەڵکی دیکە واتە ئەوان بەردەوام لە تریبونی مزگەوتەکان ڕ تاکردەوەکانیان لە ئەحزابەکاندا ئەوەی نیشان دەدا کە ئەوان پێش بە ئازادیەکانی خەڵکی دیکە دەگرن کێشەی مە لەسەر مەسایلی ناوخۆی کوردستان زۆرتر دەگەڕێتەوە سەرەوەی کە بیرۆکەی دینی بیرۆکەی یاسەن ئیدئۆلۆژیە گەورەکان تایبەتەن حولیان لەسەروەیە مەبحەث ئیسلامیش کە یاسا و شەرعی تایبەتی هەیە بۆی کە واردی حریمی تاکەکانی دیکە بێ و دەستوراتێکی بدا کە شاید و بازێکی قابل قبول نەبێت بۆیە تەبعەن من ئەوەی بە مەترسێکی یەکجار گەورە دەزانم بۆ داهاتووی کوردستان تایبەتەن لەسەر مافەکانی ژنان و ئازادیەکانی ژنان بەحسی یەکسانی زیندەری توسیەتی لە ناوخۆی کوردستان. ناهید خانم هاوپەیمانی گۆڕان لەگەڵ لایەنە ئیسلامیەکاندا بە بەرژەوەندی کامرە شکاوەتەوە بە تایبەتی ڕێکخراوەیەک وەکو گۆڕان کە زۆرتر سیکولارە و بیر و باوەڕی چەپیش لە ناویە زاڵە. لە ڕاستیدا زانی ئەمن بە پێچەوانی زەنا بەچێم وایە ئەوەی کە گۆڕان بەختی لێ کردو لە سەرەتای دەستپێکی حرەکەتی گۆڕانەوە تاکو ئێستا بە پێچەوانی ئەو شتێ بۆ کە بە شعار بەختی لێ کردو بۆ نمونە هەر لە سەرەتای دەستپێکی بەختی گۆڕان لە ناوخۆی کوردستانەدا هاروژاندنی خەڵک بە تایبەت نەسلی جەوان و میر منداڵ و منداڵانی کەمتەبەن بۆ خیابانەکان و حەولدان بۆی کە ئاژاوەیەک لە کوردستاندا بێتە ئارە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی متەڕەقی بێت دەدیدی مندا و شتە بەڕاستی ڕووخاوە پێم وایە کە بە ئەرکی ئۆپۆزیسیۆنێکی متەڕەقی نەیتوانێ ئەدا بکات دە ئیدامەی ئەو حرەکەتشدا دەستدانی حزبێکی سێکولار بە قەولی خوا حزبێکی چەپی بە دەستی ئیسلامیەکان ڕەنگی خەتەرێکی دیکەیە بۆی کە ئەو حزبە خەریکی کایەکردنی سیاسیە بەداخەوە بۆ منەوەی بە نەفعی بەڕاستی دەکردا بە نەفعی سیاسەتی ناوخۆی کوردستانە نبینم ئەمە پێم خۆش بشارە بە شتێکی بکەم دیارە نەفەری یەکەمی ژنانی هەڵبژاردەی لیستی بزوتنەوەی گۆڕان خانمێکی بنی ئیفار ئیبراهیم ئەو لە نێو بەحسەکانیدا و جوورێکە من جۆنی جۆم دەدا بە بەحسەکانی بەحسیوەی دەکات ئەسەنە وەڵام بە جورئەتەوە ناتوانێت بەحسەوەی بکات کە کێشەکانی ناوخۆی کوردستان چییە بەحسێک لەوەی دەکات کە بەشێک لەو کێشانەی ناوخۆی کوردستان واتە لەباری سیاسی و لەباری کۆمەڵایەتیەوە دەگەڕێتەوە بۆ دەسەڵات بەشێکش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا باشە خانماگەر بەحث لە بەحث لە وەکو کەسێکی وەکو ژنێکی کە حەول دەبێ بدەیت داکۆکی لە مافەکانی ژنان بکەی چونە تۆ بەحث دەکەی دەڵی کێشە لەناو کۆمەڵگایەدا هەیە باشە و کێشە لە خۆ ڕادێتە دەرێ یا کێشە ڕیشی هەیە وە تۆ دەبێ ڕیشەکانی ببینیەوە یعنی پێم وایە کە هەموو شتانێکە من لەسەرێک دەیبینم ئەوەی دەبینم کە سیاستێک ئارادەیە هەرو خانمە بەخسەوەی دەکات دەڵەمە نەهاچین کە هاتوین حەول هیچ یاسایەک بەر عەلەیهی ئیسلام نەتوانێت کۆمەڵگایەدا بەرەو کێش بڕۆ. خانمە ناهیدە موکری چالاکی کاروباری سیڤیل و ژنان زۆر سپاس کە لە سویدەوە لەگەڵمان هاتووە ئەڵبەتە خۆی لە نۆروێژە ژیە هەر بژی زۆر سپاس کاتێکی شەد.